هەر لێرەوە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پارتی دیموکراتی کوردستان دوای ئەم کۆنگرەیە بە گوڕ و تێنێکی تازەوە بەرەو چارەسەری کێشەکان هەنگاو دەنێت پارتی هەوڵێکی تەواو دەدات بۆ بەهێزکردنی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان و دەستپێکردنی گفتوگۆیەکی کراوە لەسەر باشکردنی بەڕێوەبردن و دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان. لەگەڵ حزبەکانی کوردستان گفتوگۆی ڕاشقاوانە دەست پێ دەکەین. بە تایبەتیش دەبێت ئەو گفتوگۆیە لەگەڵ هاوبەشەکانمان یەکێتی و لایەنەکانی تر بکەین و کێشەکانی نێوان هەردوولا دەبێت چارەسەر بکرێن. چارەسەرکردنی ئەم کێشانە زۆر پێویستە بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان. زۆر پێویستە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو حزبەکانی کوردستاندا کراوە بێت. حزبەکان لە زۆر قۆناغدا دڵنیا بوون لە پارتی، دەبێت ئەو دڵنیایە بەردەوام نوێ بکەینەوە.